سڵاو بەڕێزان بابەتێکی گرنگ باز دەکەین ئەویش پەیوەندی سێخەکە لەگەڵ کۆئەندامی ئەرز. طبعاً ئەو بابەتە ئەمن دروستم کردیە سێخەکە لەگەڵ کۆئەندامی هەرس. سێخەکە چییە؟ خەو خواردن خەم. خەو خواردن خەم ئەو سێخەیە پەیوەندیەکی زۆر گرنگیان لەگەڵ کۆئەندامی هەرس هەیە، بە تایبەتی نەخۆشەکانی قۆڵۆن و نەخۆشەکانی هەرسی گەدە و ئەم جۆرە شتانە زۆر پەیوەندیان هەیە. جا ئەگەر باز بکەین مەثەلەن خەو خواردن خەم، مەثەلەن خەو بەڕێزان زۆر پەیوەندی هەیە، چونکە لەبەر ئەوەی ئێمە لە کۆئەندامی هەرس دوو جۆرە بڵین هەرسکردنی ڕئیسیمان هەیە، دوو جۆرە ئیشکردنمان هەیە. بەشێکیان ئینزایماتە، یعنی ئینزایم ڕوودەدا ڕژێنەر لەوێ هەیە، بۆ منە مەسەلەن هایدرۆکلۆریک ئەسیدە، ئینترینسیک فاکتەرە، ئینزایماتەکانی پەنکریاسە. بەڵام بەشێکی دیکەی کاری کۆئەندامی هەرس جوڵەکردنە، یعنی تۆ ئەو خواردی کە دەیخۆی هەم هەرس دەبێ بەهۆی ئینزایمات، هەم بەهۆی جوڵەکردن هەرس دەبێ و هەڵدەمژرێ و ئەم جوڵەکردنە زۆر تەئسیری هەیە، کاریگەری هەیە بەهۆی کەمخەوی. بۆیە کەمخەوی بەداخەوە، یعنی ئێستا نازانم چی بڵین بەڕاستی، نازانم چۆن بەگوێمان دەکەن. هەر هەمومان بەڕاستی ینی بەداخەوە زۆربەی لە 12 شەو بەولاوە دەخەوین. ئەمە خاڵێکی زۆر خراپە بۆ کۆئەندامی هەرس، بۆ هەموو لاشە، بۆ هەموو تەندروستی، تەنانەت بۆ دڵەڕاوکێ و قەلەقی و بڵین خەمۆچیش خراپە. فهیوام وایە بتوانین بەلایانی کەم سعات بینی 11 بۆ 12، ینی ئەمن وا دەڵێم ئەجینا خۆی مەفروزە زووتر بێ، بەس بەلایانی کەم ئەوەندەمان بەگوێ بکەین لەو بینە بخەوین. ئەوە خاڵی یەکەم. خەو خواردن طبعاً خۆی ئەوە بابەتێکی تایبەتە ئەگەر چەند باسی بکەی، بەڵام زۆر گرنگە، بە تایبەتی ئەو خواردانەی کە فاست فودن، ئەو خواردانەی کە لە دەرەوەن، ئەو خواردانەی کە بەڕاستی زۆر بەهاراتیان تێدایە، زۆر تیژە، زۆر ئەمانە هەر هەمویان مەسەلەن دەبێ ئەمن طبعاً من ناڵم هیچیان مەخۆ، من دەڵێم تەنزیمی بکە. ئەوە یەک، دوو هیچ شتێک نابێت زۆر بێ، ینی هیچ شتێک تەنانەت ئەگەر ئاو زۆر بخۆی کە ئاو چەندە زەڕورە، طبعاً تەسیکە کاریگەری خراپی دەبێت ئاو کە چەندە زەڕورە بۆ ئینساندا. فلەبەر ئەوە شێوازی خواردن، یعنی بە کورتی دەبێ خواردنی فاسفود و خواردنی خراپ کەم بکەینەوە و دەبێ ئێمە لە کاتی خواردن بە نەرمی خواردن بخۆین، ئەوە بە شێوەیەکی گشتی، چونکە بە تایبەت زۆر تەفسیلی تێدایە، ئەمە دەبێت لە وەختێکی دیکە باسی بکەین. خەو خواردن سێمیان خەم. طبعاً خەم واتە یعنی خەمۆچی، دڵەڕاوچێ، ئیزعاجی لە ژیاندا، ئەمە زۆر گرنگی هەیە. جا بەڕاستی ئەمە یەکسەر پرسیارێک دێنێ، دەتوانی بڵێ دکتۆر گیان ئێمە چۆن خەمکەم بکەینەوە لە کاتێکدا ئێمە لە شوێنێک دەژین، ئیدی بڵێ و نەڵێ، ینی کۆمەڵە کێشە هەیە، جا کێشەکان زۆرن، بە هەر حاڵ ئێمە چۆن ئەو خەمەکەم بکەینەوە. من لەگەڵتم بەڕاستی، بەڵام لێرەدا خاڵێکی گرنگ هەیە، ئێمە دەبێ مێشک تێبگێرین، یعنی ئێمە دەبێ قسەی لەگەڵ بکەین، ئایا بە خەم خواردن چ شتێک دەگۆڕێ؟ طبعاً بێگومان نەخێر، هیچ شتێک ناگۆڕێ. و ئایا دەکرێت خەمیش نەخۆی؟ نەخێر، ینی بێگومان ئینسانە، ینی تۆ هەستت هەیە، سۆزت هەیە، تۆ خەم هەردەخۆی. بەڵام بەلایانی کەم کە خەمەکە هات تۆ دەبێ حەلێکی بۆ دابنێ، بۆ نمونە مەسەلەن جوڵە بکەی، بۆ نمونە بنی شتێک دەجاوی، بۆ نمونە دەچی سەردانیەک دەکەی، بۆ نمونە بیر لە شتێکەوە کە ینی تۆ ئینسان دەتوانێت ئەو دوو شتە بکە، ینی دەتوانێت هەم لایەنی باشەکان بیر بکاتەوە. چۆن مەسەلەن ئێستا گڵاسێک کە ئاوێکی تێدا بێ، بۆ نمونە گڵاسەکە نیوەی بێت، تۆ دەتوانی بڵێ گڵاسەکە نیوەی بەتاڵە، بەڵام هەمان کات دەتوانی بڵێ گڵاسەکە نیوەی پڕە، نیوەی پڕە، کەواتە تۆ ئاوت هەیە. بەڵام ئەدی ئەگەر دائیمەن شتە خراپەکان لە پێش چاو بێ، وڵا ئەم گڵاسە نیوەی بەتاڵە، ئەم گڵاسە نیوەی بەتاڵە، ئەدی وایە نەفە دەکرێت ئێمە هەندێک گۆڕانکاری بکەین بە گۆڕانکاری لە بیرکردنەوە. فهیوام وایە ئەو سێخە بتوانین تا بکرێت سەیطرە بکەین، بۆیە کۆئەندامی هەرس زۆر گونجاو و ڕێکوپێکتر کار دەکات. زۆر سپاس بۆ هەموولایەک، بە هیوای تەندروستی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.